بەڕێز شوان کەلاری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەڵەبجەوە لەگەڵ مەکاک شوان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەمڕۆ لە هەڵەبجە دڵنیام کام پرسیاریان لێ کردووی بۆچی هەڵەبجە نابێ بە پارێزگا، چی وەڵامتدایەوە بۆ ئەوان بە ئێمەشی بڵێ؟ زۆر سپاس سەری ڕێز و نەوازش بۆ قوربانیانی هەڵەبجە بۆ کە سوکاریان نەویەکەی بەڵێ بە تاکید پرسیاریان کرد و بابەتەکە لە ڕابردووە کە نەبوو بەڕاستی چ شیعە چ سونە بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان بە شێوەیەکی نازانم بڵێم چۆن گرفتیان بۆ بابەتەکە دروست کرد. هەرچی شیعەیە داوای نەکرد لە بەرامبەر هەڵەبجە تەڵعەفەریش ببێت بە پارێزگا، سونەکانیش داوای نەکرد فەلوجە ببێ بە پارێزگا. یعنی بەم شێوەیە بربەستیان دروستە کرد لەبەر ئەوەی کە لەسەر ینی لەوەی کە بچێتە ئیدراج بچێتە بەرنامەکاری پەرلەمان. خۆتان نەزان خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کراوە تەنها تەسویتی ماوە. ئەی ئێوە چیتان وتووە لەگەڵیان گەیشتون بە چ سیغەیەک؟ چەند ڕۆژێک پێش ئێستا وەفدێکی باڵای هەڵەبجە پارێزگار بە وەکالەت لەگەڵ کەسوکاری قوربانیان و ڕێکخراوەکانی کیمیا ئەوەی کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە و کەسایەتی و چالاکوانان هاتنە پەرلەمان. هەم سەرۆکی پەرلەمانیان بینی، هەم جێگری سەرۆکی پەرلەمان دکتۆر شاخەوان عەبدوڵڵاوە سەردانی سەرجەم فراکسیۆنەکانیشیان کرد. لەگەڵ هاتنی ئەوانە ئێمەش بەڕاستی سەرجەم فراکسیۆنەکان لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان جوڵەیەکی تازەمان دەست پێ کرد. بەڵێنیان دا وتیان بەڵێن بێ ئەو جارە دانیشتن ببێ لەگەڵتانە بین هەوڵە دەین هەڵەبجە ینی ئیدراج بکرێ بخرێتە بەرنامە و دەنگی بۆ بدرێ ببێ بە پارێزگا وەکو بەڵێن چ لە ئاسی سەرۆکایەتی پەرلەمان چ لە ئاسی کوتلەکانی عەرەبی هەم شیعە هەم سونە ئەو بەڵێنیان دا دوای هاتنی ئەو وەفدەی هەڵەبجە و ئەوەی کە فراکسیۆنە کوردستانیەکان جارێکی تر ئێمە لە ڕێگەی علاقاتی خۆمانەوە لەگەڵ کوتلە عەرەبیەکان دەستمان بە گفتوگۆ کرد کە پێویستە هەڵەبجە بەڕاستی بەرەویادەکەیە چین و غەدرێکی زۆر گەورەیە و ئەم عێراقە کە ڕووخا بەڕاستی یەکێک لە فاکتەرە هەر ئەساسیەکانی هەڵەبجە بوو. هەڵەبجە بووە ناسنامە بۆ ئەوەی ینی باشە کە هەڵەبجە بوو. ئێستاش تاکە ئومێدی هەڵەبجەیەکان و خەڵکی پەرلەمانی عێراقە، بەڵام باڕازگۆ بین لەگەڵ هاوڵاتیان ینی دەست لە بە پارێزگابوونی هەڵەبجە بشۆین لە پەرلەمانی عێراق، ینی پەرلەمان تەنیا بووە بە قسە و بەیاننامەی دوور و درێژ. من تەسەورەکەم ینی بە دڵنیاییەوە بە هەڵەبجە بێتە پارێزگا و ئێمە لە دوای هەر بچینەوە پەرلەمان جارێکی تر لەسەر بنەمای ئەو بەڵێنانەی کە داویان هەوڵەکانمان چڕەکەنەوە ئیشی جددی لەسەرەکەی لەوانەیە بێتە ئەولوێتی ئیش لای ئێمە لە پەرلەمان کە بەلەوەی بگەینە فەسڵی تەشریعیان وەکو دیارە ئەم خولە بەرەو کۆتاییە ڕوا بەلەوە پێشەوەی ئەم خولە کۆتایی پێ بێم خولەی پەرلەمان هەوڵی جددی هەموو فراکسیۆنە کوردستانیەکان ئەوەیە کە هەڵەبجە بێ بە پارێزگا. خۆی لە سەراحەت ئەگەر ڕاستگۆیانە قسە بکەین خەلەلێکی شەبوو لەم مەسەلا. من ئەمە ڕێی شەخصی منە پێویستی نەکرد پەرلەمانی عێراق پرۆژەکە بینە پەرلەمانی عێراق پێویستی نە بە خوێندنەوە بوو نە بە پرۆژە بوو چونکە بە گوێرەی دەستوری عێراقی هەر بڕیارێ لە پەرلەمانی کوردستان دەرچوو بێ پێش ئەگەر نەی بیتە پەرلەمانی عێراق چۆن مافڕیانە مستحقاتی خۆی بۆ دابین دەکرێت لەلایەن حکوومەتی عێراقەوە. ئەبوایە لە ڕووی تەنفیزیەوە ئیش لەسەر ئەوە بکرایە لە قانونی موازنە لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان لە جانبەکانی تر هەمووی ئیش لەسەر ئەوە بکرایە لە لایەنی تەنفیزیەوە وەکو پارێزگایەک حکوومەتی عێراق نەک پەرلەمان حکوومەتی عێراق ینی دان بەو بڕیاری پەرلەمانی کوردستان شتێکی دیکەش هەیە کاکشوان ینی عێراق کار بۆ دەستورە ناکات کە خۆی دەنگی پێزاوە. ئێستا چۆن کار بە ڕێکەوتنێک دەکانی خۆ هەرێمی کوردستان ئەزمموی ڕێکەوتنی زۆرە لەگەڵ حکوومەتی فیدرال. نا ڕێکەوتن نییە پێشووتر پەرلەمانی کوردستان بڕیا پێش ئەوەی ڕژێمی بەعز بڕوخێ پەرلەمانی کوردستان بڕیاری دا هەڵەبجە پارێزگا بێ بە گوێرەی دەستوری عێراق ئەڵێ سەرجەم ئەو بڕیارانەی پەرلەمانی کوردستان داوێتی بڕیاری یاساییە و دەبێت جێبەجێ بکرێ و
حکومەتی فیدرال و لەسەر ئاستی عێراقا بڕیاری دان پێدانراون بۆیە من مەبەستمەوەیە کە ئەبواە وەکو پرۆژە هەڵەبجە نەبرایەتە پارێزگا نەیش برایە هەر هەڵەبجە پارێزگا بوو بەڵام ئەوە کێشە گەورەکەی ئێمەی گەلی کوردە هی حکومەتی هەرێمی کوردستانە لەگەڵ بەغدا کە فعلەن ئەوەی جەناب تەیڵێ ئیلتیزام بە دەستورەوە ناکا بەڕێکەوتنەکانەوە ناکا یعنی بەڕاستی جۆرێک لە ناشەفافی هەیە باوەڕیان بە دیموکراسی نییە ئەوە هەمومان نەزانین ینی دەیان مادەی دەستوری پێشێلەکەن ئەوان باشنا لە ڕووی یاساییەوە هەڵەبجە پارێزگا بوو کە هاتووە ئێستش کە هاتووە ئەبێ وەکو دیفاکتۆیە تەعاملی لەگەڵا بکەین کێشەی گەورە ئێمە ئەوەیە بەڕاستی ئەتوانین بە هەر شێوازێ بوێ ئیدراجی بکەین بیبینە دانیشتنەکانی پەرلەمانەوە بەڵام مشکلەکە ئەوەیە کە دەنگ نەهێنێت ئیتری یاساکە سقوتەکە باشە بۆچی هەڵەبجە بۆچی هەڵەبجە کەوتوتە چای تەرازویەکەوە لەگەڵ هەندێک پرۆژە یاسایی دیکە یاخود قەزای دیکە کە نەکرێن بە پارێزگا هەڵەبجەش دەنگی پێنادرێ بکرێ بە پارێزگا خۆ پارێزگای هەڵەبجە ینی وەکو کەرکووک جێی مساومەکردن نەبوو ئەوە بێویژدانی ئەوانی ترە ئەگینا هەڵەبجە هیچ ئەوانەی کە ئەوانێڵێن چ تەلعەفەر چ فەلوجە ئایا وەکو هەڵەبجەوان ئایا وەکو هەڵەبجە جینۆساید کراون کیمیاباران کراون شارێک لە 1 لەحزا 5,000 شەهیدی دا هەمووی ئاوارەی ئێران بوو شارەکە تەخت کرا فەلوجە و تەلعەفەر وای لێهات ئەوە بێویژدانی ئەوانە لە حەقیقەتە ئەبوایە خۆیان بیریان بکرێتەوە جگەر لەوەی ئەو دەستکەوتانەی کە ئەمڕۆ ئەوان هەیەە ئەو عێراقی کە هەیە ئەو پەرلەمانەی کە هەیە ئەو هەموو حزبەی لە عێراقا ئیشەکە بەڕاستی وەکو وتم یەکێک لە فاکتەرەکانی ئەم دەستکەوتانەی کە ڕژێم ڕووخا ئەم دەستکەوتانی ئەمڕۆ یعنی هۆکارەکەی هەڵەبجە بوو هەڵەبجە بووە فاکتەرێک کە کۆمەلگای نێودەوڵەتی کاری جدی لەسەر ئەوە بکات حکوومەتی بەعز بڕوخێنێ چونکە بە چەکی کیمیایی بەکارهێنا و میلەتەکەی خۆی لە ناو برد بۆیە بەڕاستیەوە بێویژدانێکی گەورەیە لەگەڵمانەکەن بەڵامی قەدەری ئێمە لەگەڵ عێراقاوایە چی بکەین وەکو بڕیارەکە جێبەجێ ناکرێ وەکو بڕیار نادەن هەڵەبجە بکەنە پارێزگا چی بۆ کراوە وەکو قەرەبووکردنەوە وەکو پێدانی مافەکانیان یاخود وەکو پاداشتێک وەکو دڵنەوەییەک بۆ هەڵەبجەیەکان لەلایەن عێراقەوە من پێم وانییە هیچێکی وای بۆ کرابێ کە زۆر شت هەیە لای ئەوانە مەسەلەن ئەوانەی هەڵەبجە کە لە دوای ئەوەی هەڵەبجە کیمیاباران کرا لە ساڵی 1970 هەمویان ئاوارەی ئێرانیش بوون بە برینداری قانونێ لە پەرلەمانی عێراق دەرچوو لە نەوەتویەک ئەوەی شەڕی یەکەمی کەندا و دەستی پێکرد خەڵکێکی زۆری جنوبی عێراق ئاوارەی سعودیە بوون ڕەفحا لە قانونەکە بە نەس هاتووە ئەڵێ ڕەفحا و هەڵەبجە امتیازاتیان پێ بدرێ یعنی ئێستا ئەوانەی ڕەفحا مەسەلەن عائیلەیە 5 کەس لە ساڵی نەوەتویەک ئاوارە بووە بۆ سعودیە بۆ ناوچەی ڕەفحا لە سعودیە یعنی هەر کەسێکیان 1,200,000 موچەیان هەیە هەر کەسێکیان قتعەیە زەویان پێدراوە بە خاڵی ئەلف و با باسیەکە ئەڵێ ئەبێ هەڵەبجەش ئەوەی بۆ بکرێ بەڵام دیسان ئەوەیشیان نەکردووە دەڕۆژ پێش ئێستا ئێمە لە لیژنەی شەهیدان ئەم بابەتەمان لەگەڵ مەجلیسی دەوڵەت جوولان بەشداری کۆبوونەوەیەکمان کردمان ئەمە خەترێکی گەورەیە یاسایەکی ڕوون و ئاشکرایە چۆن بۆ ڕەفحا تەعویزەکەن ئەبێ بۆ هەڵەبجەش بیکەن بەداخەوە ئەوەشیان نەکردووە ئەوەی هەیە حکوومەتی هەرێم کۆمەڵی پرۆژەی باشی استراتیژی کردووە لە حەقیقەتە ڕاستە کە سوکاری قوربانیان مەغدورن موچەیان کەمە بەڵام لە ڕووی ئاوەدانی و گەشەکردنێک بە هەڵەبجە بینێ هیوادارین زیاتر ئاور بدرێتەوە خوێنی شەهیدەکانیان ئاسوودە بکرێ بە زیاتر ئاوردانەوە لە هەڵەبجە زۆر سپاس دەکەم بەڕێز شوان کەلاری ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هەڵەبجە ڕاستەوخۆ لەگەڵم بووی دەستخۆش